کاپتن زۆر باسییانی هەولێرمان کرد باشە دەمەوێت بەراورد دەکەمەوە بکەی لە ڕابردوو لە ئێستا کاتێک لە ڕابردوو یانی هەولێر گەمەی هەبایە ئەو هاندەرە بە جۆش خرۆشەکی زۆرەوە دەهاتن ئێستا کۆ بەرامبەر بە ڕابردوو ئێرە ئەوە نەبوو ئێرە ئەگە بزانن ئێکوانە ئەوە بوو وەچی ئایرمێبی ئەوە جێگایەک بوو داهاتێ دەرێ باش پیسێک بە قازمێ بەسەر دەکەتی برادرێکمان لای گوتی کورە گوتی مهندسی چ دکتۆری چ ئێستا و دەچین 20,000 کەس هەڵدەستەوە چەپڵە لێرە داتن چما چ دکتۆرەکەی وا چەپڵە لێرە کورە گوتم ئەوان ڕێزیانەیە قۆمەوزاوری مەقسەدی کە گەمەی دەکرد نادی هەولێر والله وبالله وتالله سعات دوو گەمە بوو سێ سعاتدا ئەو جمهورە ناو مەلعەبەی بوو جمهور سعاتدا خواردنی خۆی لەگە خۆی نایە ناو مەلعەبیە هەر کەس جێ خۆی گوتی ئەمنیش کە لاعیب نەبووم ئەمن کە لاعیب نەبووم نەک لاعیب بووم کە لاعیب نەبووم دەچمە پشت گۆلەکە دادەنیشتم عەبدوڵڵا مەحموود وەڵچی بوو هەرێکوان گۆڵم تۆپم لۆ دەهیناوە کە تۆپم دەهیناوە سەیتەرەم دەکرد ئەوها سەیتەرم دەکرد بە تۆپی لۆ کاک عەبدوڵڵام دەهیناوە گۆڵچی بوو گۆڵەکیان نەمە کرد لە عەبدوڵڵای هەرێکوانە دیارە گۆڵەکیان گوتم بشۆ پاش بشۆ بە بڕۆ لای گچکە بووم چوومە پاش گۆڵمان کردەوە گوت وەرە دوای بردمانەوە ئەوە بە هەولێر یعنی کە دەهاتێ مەلعەبیەت و سەعاتدا قەپات بووە ئەمن دەهاتمە دەرێ لە مالی مەبرام خاڵم ئەوانەوە شەهید بوو دەیانگۆ گوتیان ئەوە تاریخ چووە دا بەمەش با بچین نیان دەزانێ مە حەجزی نەنادی ئەوە داهاتنێکوان لە سەعاتدەوە یازدەوەێکوان دادەنیشت ئەو چێ چوومە مای ئەتولۆ بەمە نانی سەعاتەوە دەگەم ئەمە لە سەعاتدەوە لێوێن دەرێنە تێدەگەی ئەوە خۆشیەکەی لێکوان نەبوو باشە تا چەند گرنگە کە هاندەری زۆر بیت لە بۆ یاریزان دەهانی بداوە جوانتر گەمەی بکە ئەمن ئەو ڕۆژەکەی جمهوری هەولێرە حتا ئاخیر دەقەی ماوە لەگە قووەجەوی دۆڕانمان دووبێت تەماشای جمهورم دەکرد هەر کەسە جێ خۆی داتاساوەوە برادرێکم لەگەر بوو عەمید خەسرۆی محافەزەی گوتم کاک نەوزادشم لەگە بوو نەوزاد سابیری لاوان گوتم تەماشای جمهورێک گوتی ئەرێ وەڵڵا ما دوو گۆڵمان خواردیە حتا ئاخیر دەقەش ڕاوەستانە ئافرەت و کوڕ و هەموو ئەولای ئافرەتانە عایلە هەموو هەڕاوەستا بوون ماتما بوون لە هەولێرێ کە دۆڕاندیتمان لەگە قۆجەوی باشترین فەریق لە عێراق پێی ناخۆش بوو جمهور هەولێری بەجێ ناهێلی بەجێ ناهێلیتن ئەو جاگە یەک کەس بی خۆی پێشان دەدا گە 10,000 کەس بێ خۆی پێشان دادن ئەمە ڕێزمان هەیە جمهوری هەولێرێ ئەگەر لەگەر ئەو جمهورەی بڕۆن ئەو لاعیبانە نابی یەک ڕۆژ لە ڕۆژان مقصر بن بەرامبەر نادی هەولێرێ بەرامبەر ئیدارەی بەرامبەر نادی هەولێرێ کیانەکە نادی هەولێرێ ئەتو علاقەت بە ئیدارەیدا نەبێ ئیدارە برای بەڕێزی منە بەس ئەوان دەڕۆن لاعیبەکانیش دەڕۆن ئەو ئەجنەبیان دەڕۆن بەس ئەو جمهورە دەمێنێ دەبی قەدری ئەو جمهورەی زۆر بزانن